پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێت یەکێت لەو نیعمەتانەی کە ئینسان خوا پێی دەبەخشێ معافا في جسده لەشی ساغ بێت لەش ساغ بێ ئەمە نیعمەتێکی زۆر گەورەیە خوا پێی بەخشیوە لەم دنیایەدا کاتێک کە تۆ نەخۆش دیت ئێشت نییە ئازارت نییە ئیمامی عەبدوڵڵای کوڕی عومەر ڕەزای خوای پەروەردگاری لێ بێ دەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەم چەند دوعای واز لێ نەهێنا هیچ کاتێک بەیانیان و ئێواران دەیخوێند هەموو بەیانیەک و هەموو ئێوارەیەک ئەم دوعای دەخوێنە اللهم إني أسألك العفو والعافية في الدنيا والآخرة خواجان دعوات لي أكم ليم خوش بل الدنيا وقيامت بم باريزة لشم ساخك بيويمك للدنيا ولا قيامتش ودي فرمو اللهم إني أسألك العفو والعافية في ديني ودنياي وأهلي ومالي خواجان دعوات لي أكم لێ خۆشببوونی خۆت بڕژێنی بەسەر خۆمدا بەسەر ماڵ و مناڵمدا خوایان داوات لێ یەکەم بێوەیی و لەش ساغی بە من ببەخشی سەربەرزم کەی لێم خۆشبی هەم لە دنیا و هەم لە قیامەت و ڕەحم لە ماڵ و مناڵم بکەی لەش ساغیان کەی خوایان سەرۆت و سامانەکەم بپارێزی بێوەیی کەی هەیە خوای گەورە پارویەک نانی پێدا و نازانێت چۆن بیخوات نازانێت ئەو نانە چۆن بخوات خوای گەورە پێی بەخشیوە لە دەست خۆی دەرەکات کێشە و دوژمنایەتی بۆ خۆی دروست دەکات بۆیە لەش ساغی نیعمەتێکی زۆر گەورەیە ئەگەر بتەوێ قەدری لەش ساغی بزانی بڕۆ عیادەکان بڕۆ نەخۆشخانەکان لەوێ پرسیارکەن لە نەخۆشخانەکان لە عیادەکان کە ئەو خەڵکە دەبینیت خەڵکانێکی نەخۆش دەبینیت ئەو کاتە دەزانیت خەڵکی چەندێ نەخۆشە یعنی جاری وایە کە دەڕۆی بۆ نەخۆشخانەیە بۆ عیادەکان ئەو کاتە ئەزانی ئەو خەڵکە چەندێ زۆربەی نەخۆشە خۆ نەخۆشیش کەفارەتی گوناهەکانە پشتیوان بەخوای گەورە بۆیە ئەو کەسێک کە لەشی ساغا ئاواتی زۆرە کۆمەڵێک ئاواتی زۆری هەیە بەڵام ئەو کەسێک کە نەخۆشە ئاواتی ئەوەیە کە لەش خوا لەشی ساغکە بەس هەڵێ بەس لەش ساغم هیچم ناوێت تۆ سپاسی خوا بکە خەڵکێ مناڵی نەخۆشە ئەو ڕۆژە پیاوێک دەیوت ئەلەم ڕەمەزانە ئەی مناڵەکەم نەخۆشە چارەسەرەکەی بە 100 دەفتەرە 100 دەفتەر سبحان الله تۆ خوا کۆمەڵێ مناڵی لەش ساغی پێت بەخشیوە هەر مەڵێ خوا بیبڕێ نەخۆشە زانم چارەسەرەکەی بە 250 دەفتەرە بەس چی چارەسەرەکەی زانین چییە بەس بزانێت قاچ و دەست ئیشکا بەس ئەوە نە وەکو من و تۆ بتوانێت بڕوا و بخوا بخواتەوە بەس ئەوەندە یعنی قاچ و دەستی ئیشکا بە 250 دەفتەر تۆ لە چی نیعمەتێکەی بڕۆ پرسیار لە نەخۆشەکان کە بزانە ئەو کاتە دەزانیت ئەو لەش ساغیە تاجێکە لەسەری تۆدایە قەیچێکە تۆ لە ساڵێکات هەفتەی 10 ڕۆژمانگی نەخۆشی بەڵام هەیە بە 12 مانگە نەخۆشەکەوتۆ لەسەر جێگا بۆیە برای بەڕێزم سپاسی خوا بکە لەسەر لەش ساغیەکەت